تافگەی گەلی عەلیباک شوێنێکی ناسراوی گەشتیاریە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. مێژووی ئەو ناوچە گەشتیاریە دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 120 ساڵ. ڕۆژانە ژمارەیەکی زۆری گەشتیاران سەردانی دەکەن. احنا اليوم في اقليم كردستان. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانین بە دیاریکراویش لە گەلی عەلیباک. ئێرە کەشێکی زۆر خۆش و جوان و سروشتێکی خوایی بێوێنەی هەیە و ژمارەیەکی زۆر گەشتیاریش هاتوون بۆ ئێرە و داوا لە هەموو گەشتیارێکیش دەکەین سەردانی تافگەی گەلی عەلیباک بکەن. المكان كلش حلو. بەدرێژایی 100 ساڵی ڕابردوو ئەو گەشتیارانەی کە ڕوولێرە دەکەن زیاتر گەشتیاری ناوەڕاست و خواروی عێراقن بە زیاتر جێی سەرنجی ئەم تافگەیە کە وێنەکەی مەوجودە لەسەر دراوە عێراقیەکەی خۆمان ئەمە بۆتە جێگای سەرنج لەلایەن گەشتیاران و زیاتر گەشتیاری بیانیش ڕوو لێرە دەکەن. لەگەڵ هاتنی ڕێگای هامڵتۆن لە ساڵی 1898 تافگەی گەلی عەلیباک بۆتە جێگای سەرنجی ئەو کاتی ڕێبواران و ئێستای گەشتیاران بە تایبەتی دوای دانانی وێنەی ئەو تافگەیە لە سەردراوی 5,000 عێراقی زیاتر لای خەڵک ناسراوە. زۆرترین لەو گەشتیارانەی سەردانی دەکەن گەشتیاری ناوەڕاست و خواروی عێراقن. مێژووی دروستبوونی ئەم شوێنە ئەگەڕێتەوە بۆ 100 ساڵ پێش ئێستا دوای ئەوەی کە بە مەبەستی بازرگانیکردن بازرگانێکی ڕواندەست هەستا بە دروستکردنی ئەم ڕێگایە ئێستاش بەرەو پێشتوونێکی باشی بەخۆوە بینیەوە دوای ئەوەی کە لەسەر دراوی نوێ کە درای 5,000 ئەم گەشتیارانەی دێنە ئێرە زیاتر گەشتیاری خوارو و ناوەڕاستی عێراقن و گەشتیاری ناوخۆشە گەشتیاری بیانیشەیە. لە دەڤەری سۆران یەک دوو شوێنمان بوویتە ینی ئەوەندە جێی سەرنجڕاکێش بۆ لەسەر دراوەکانیش مەسەن لە نمونە ئەمە دەتوانین ئاماژەش پێ بکەین ینی ئێستا گەلی عەلیباک لە ڕووی گرنگی و بایەخەوە ئێستا لەسەر 5,000 ینی ڕوێنەکەی تۆمار کرایە. وێنەی ئەوەی دیکەمان شوێنی گەشتیاری کانی بەست لەسەر 50,000 وێنەکەی تۆمار کرایە. ئەوانە بەڕاستی کاریگەری خۆیان هەیە لەسەر مستەوای عێراق و لەسەر مستەوای جیهانیش بەڕاستکە ئەو پارەیەکە لەسەر مستەوای جیهانیش ناسراوە. تافگەی گەلی عەلیباک بە دووری 125 کیلۆمەتر لە سەنتەری پارێزگای هەولێرەوە کەوتووەتە سنووری ئیدارەی سۆران. نزمی پلەکانی گەرما و جوانی و دڕڕفێنی و دیمەنە سازگاریەکەی ئەو تافگەیە وای کردووە بە ڕێژەیەکی زۆر گەشتیاران سەردانی بکەن. ساڵانەش ڕێژەی گەشتیاران لە زیاد بووندایە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، تافگەی گەلی عەلیباک.